لا کۆتاییاری هەفتەی شەشەم و پێش کۆتایی خولی نایابی کوردستان بۆ تۆپی باسکە لە شاری کەرکووک و لە هۆڵی بلادی سۆلاوی نوێ میوانداری ئاسۆی شاری هەولێری کرد. لا نیوە یەکەم یاریەکە ئاسۆ هاوشێوەی چواریاری ڕابردووی بە ئاستێکی باشتر لە تیپی خاوەن ماڵ دەرکەوت و توانی بە جیاوازی 8 خاڵ و بانجامی 35 بە 27 خاڵ پێش بکەوێت. لا نیوەی دووەم سەرەتا سۆلاوی نوێ هەوڵی دەدا جیاوازەکە کەم کاتەوە و شارەکانی دەست پێ کرد. دواتر یاریزانان یانی ئاسۆ توانیان هەم پارێزگاری لە پێشکەوتنیان بکەن و جیاوازیەکەش لەگەڵ تیپی خاوەن ماڵ زیاد بکەن. ئاسۆ لە کۆتایی بە جیاوازی 22 خاڵ و بە ئەنجامی 79 خاڵ بە 57 خاڵ براوەی یاریەکە بوو. ئەوڕۆ توانیمە ئاسەکی باش پێشکەشکەین و بەرامبەر یانەی سۆلاف توانیمان سەرکەوین بەسەر یانەی سۆلاف. بەڕاستی ئێمە و سەرۆکیانە و چاومە لەوەیە بەڕاستی پاڵەوانتی بەدەستبینی خولی یەکەم بین لەسەر ئاسی کوردستان هەموو هەوڵێکماندا الحەمدوللا شکر و سەرۆکیانە پاڵپشتی ئێمەکی دێ مادی و معنەوی و دەستخۆشی لە ڕاهێنە دەکەم و مساعدم دەڕێت هەموو پاڵپشتی ئێمە دەکەن. ئێمە و زاخۆماینە ئینشاڵڵا بەڵام دیار نییە کەنجینە یاریەکەمان هیوادارم ئینشاڵڵا گەمەی خۆش بیتن کاملە بباتەوە یەکەم دەبی ئینشاڵڵا. دەستخۆشی لە نادی سۆلاف دەکەم یاریێکی زۆر خۆش بوو. دەستخۆش پیرۆزبایش لە نادی ئاسۆ دەکەم توانی ئەو گەمەی ئەو جارێ سەرکەوی توانین بچینێ نیهایی ئیشەڵڵا لە یاری داهاتوش بەو ئاستە بەرزە و بتوانێت نازناوەکەش لە هەولێر بگەڕێنینەوە. بەم سەرکەوتنە ئاسۆ هاوشێوەی زاخۆ بە 5 سەرکەوتن لە 5 یاری لە پێشەنجی ڕیزبەندی دێن. زاخۆ بە جیاوازی خاڵی یاری لە پێش ئاسۆیە و لە کۆتا یاری خولەکە لە کۆتا هەفتە جەنجی بەدەستهێنانی نازناوەکە لە هەولێر دەکەن. حوسێن محەممەد کەناڵی پێام کەرکووک.